لەژێر سەقفی ئەم خانوەدا خێزانێکی هەژار ژیان دەگوزەرێنن. لە کۆی 5 منداڵیان سەیان تووشی نەخۆشیەکی دەگمەن بوون و دایکیشیان خاوەن پێداویستی تایبەتە. پێشەمان دێم وەڵی هەر حەز ناکەن بێمە ماڵەوە. کامەران باوکی منداڵەکانە و پیشەی پێشمەرگەیە. سەرەڕای ئەوەی بەهۆی نەبوونیەوە پارەی 6 مانگی کرێی خانووەکەی نەداوە. بە چاوی پڕ لە حەسرەتەوە دەڵێت کە دەگەڕێتەوە بۆ ماڵ و منداڵەکانی بەم شێوەیە دەبینێت و ناتوانێت هیچ کارێکیان بۆ بکات. تەواو پەرێشان دەبێت. بەخوا حەز ناکەم بێمە ماڵ، ناکەم بێمە ماڵەوە، وا دڵم پڕەبی دێمەوە ماڵەوە، ئێستا ماتم بەتەوە ماڵەوە، من ئەوە بێم دڵم پڕەبێ. ئەوە زۆر وێرانە، هەوێران بووە ئەو کچەم، وینە مەعاشم هەیە 500 دەزاوە دەکەم، نازانم چی لێ بکەم. کرێخانی پێ بەم، ئیمارگێتی پێ بەم، بەسەر پێم ناڵانەی پێ بکەم، نازانم چی لێ بکەم. وەکو عەرەبانێک مێ حەماڵی پێوەکەم، بەخوا خەڵێ بۆی کڕێوم، ئەوتە لە دەرەوە لە حەوشەیە بڕۆ سەیری کە حەماڵی پێوەکەم. ئەویش توش بووە، بینیوە؟ ئەویش توش بووە. دایکی منداڵەکانیش خاوەن پێداویستی تایبەتە و دەڵێت سەرەڕای ئەو منداڵە نەخۆشانەی هەیانە. بارودۆخی ژیانیان زۆر خراپە و خواردنی ڕۆژانەشیان نییە بیدەن بە منداڵەکانیان. دەژڵێت ئەگەر خێرخوازان نێن با فریایان ناچارن منداڵەکانیان ببەخشن. وەڵی بارودۆخمان زۆر خراپە، وازمە هیچ باش نییە. یعنی چەند ساڵە ئەوە ژیانمانە. ئەو مناڵانم حەزیان لە 1000 شتە بەدەست مناڵی خەڵکەوەی بینین توانامان نییە بۆیان بکڕین. ڕۆژی وانانمان هەیە بیان نینی ڕۆژی وانیمانە. ژیانمان زۆر خراپە. کرێچێتەکەش لێ بۆستێت، بکرێچێتەکە لە هەمووی ناخۆشترە. ئەگەر کەسێک ئاوەڕمان لێ نایەتەوە، خێرخوازان ئاوەڕمان لێ نێنەوە، بارودۆخی ژیانمان وای لێ دێ مناڵەکانمان ببەخشین، یان بیان بینەهاتی و خانیان بیان نین بە خەڵکی، چونکەم گوناحن. ئێستا خۆمان بەزەیمان پیانایەتەوە کە دروستمان کردوون لە شکرانی خوا کە میوانای بەبەس ئێمە بوومانە توانایەوەمان نێت بە پێویستی خۆیان بۆ دابینکەین. خانەوادەی کامەران یەکێکە لەو سەدان خانەوادانەی هەرێمی کوردستان کە بوونەتە قوربانی بێباکی و بێپلانی حکوومەت کە بەهۆی نەبوونیەوە ناچار بوون بیر لە بەخشینی منداڵەکانیان بکەنەوە. ئەوەی بینیتان چیرۆکی کامەران و خێزانەکەیەتی 3 مناڵی تووشی نەخۆشیێکی دەگمەن بوون و پێویستیان بە چارەسەرە. جگە لەوەش بارودۆخی ژیانیان زۆر خراپە و پێویستیان بە هاوکاری خێرخوازانە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.